هم وەکو ئینسانیەت هەم وەکو دین هەم وەکو ئەخلاقیان ینی ماندووبوونەکەت کردە لێرکانە فرەتدایە لە شوێنێکی نایتت دەتوانی مەتر نیوەک دوو مەتیتر بچی بیخێنا و ئاویەکە ئێمە وەکو بەڕێبەرایەتی خزمەتگوزاری ژینگە پارێزی هەولێر لە 20 شوێنی هەولێر هاوشێوەی و سندوقانە ئاوی گەورەماندا ناوە بۆ ئەوەی خەڵک پاشماوەی قوربانیەکان بخاتە و شوێنانە لە شوێنی تر فڕی نەدەن. باشەوە بەتاڵی دەکەن ئەگەر پڕ بێتن. بەڵێ ڕۆژانە زیاتر لە هەندە شوێنمان هەیە پێویستی کردی لە ماوەی دونیا تاوەڕۆ 3000 شوێنەکە بەتاڵ کرایە لۆی بۆنی لۆ خەڵک نەچیتن و شوێنەکان بە خاوێنی ببینێتەوە. باش دەبینم لە چواردەوری حاویەکان پاشماوەی ئاژەڵ هەیە ئەمانە چینەگە باسی بەداخەوە خەڵکێکمانی هەتا ئێستاکە ناتوانیتن مەسەلەن قانونی بیتن ئەو وڵاتی خۆی خۆش بێتن بە شێوازەکی جوان کە ئەو قوربانی دەکاتن لەو ڕۆژە مبارەکەی پاشماوەکەی لە شوێنێکی وا فڕێداتن زەرەر و زیانی لۆ خەڵک نەبیتن. باشە دەبینم لێرە لە دووری چەند مەترێک ینی لە حاویەکە زبڵ فرێدراوە ئەمە بۆ وایە؟ ئەمە وش باسم کرد خەڵکەک هەیە هۆشیاری ژینگەی نییە ینی بەداخەوە پێویستە هەموو لایەنەکان لەسەر ئەوە ینی کۆک بن هەم وەکو چین و توێژی خوێندن مامۆستایانی ئاینی هەمومان دەست ناو دەست بنێن لۆ ئەوەی ئەو شارە بەرەو خاوێنی زیاتر و جوانی زیاتر بچیتن چونچە هەر کاتێک باسی خاوێنی دەکرێت باسی ژینگە و باسی تەندروستی مرۆڤ دەکرێتن. باش کاک مەسعود دەمێت باسی ئەوم بۆ بکەی خەڵکانێک هاتوون بۆ نمونە پیستی ئاژەڵە تەنها 1 مەتر لە حاویەکەەوە دوورە ئامۆژگاریت بۆ کەسانە چیا؟ وڵای لێرەوە لە ڕێی جەنابتانەوە داوا دەکەم خەڵک پابند بیتن هەم وەکو ئینسانیەت هەم وەکو دین هەم وەکو ئەخلاقیان ینی ماندووبوونەکەت کردە لێرکانە فرەتدایە لە شوێنێکی نایتت دەتوانی مەتر نیوەک دوو مەتیتر بچی بیخێنا و ئاویەکە بەداخەوە ینی لەو خەڵکانە کە بەو شێوازە ڕەفتار دەکەن شتێکی ناشرینە هیوادارینەوە دیاردێ بن بڕ بیتن.